بەرەنگاربوونەوەی قاچاغیکردن بە دا و دەرمان بەردەوامە و باندێکیش دەستگیر دەکرێت. لە کەرکووک لە مەدخەرێک لە دوو مەدخەر دەرمانمان بار کرد، دەرمانەکە فەحسی کوردستانی نییە. من ئەو موادانە هەر سەفتەمە کرد و پلێتەکە و پلێتەکەم لێدا و دیارنامە موادەکان دیارنامە ئاوا دەمێنە. سێ کەس دەژیر دەکرێن لەسەر دزینی بڕێکی زۆر لە پارە و زێر لە شوێنی جیاجیە. وەختێ من دەستگیر کرام لە ماڵی خۆم پارە و زێر و هەندێک ئەشیا لە ماڵی جیران. دوو ئافرەتی پەنابەری سووری چەندین خاوەندوکان هەڵدەخەڵەتێنن بە چەند ڕێگایەکی ئابروبەری قێزەوەن. دەرۆزی ڕۆژێک دچین دڕۆستی ڕۆژ ناچم یعنی نە دایمەن دچمیژی ئەم نەدەردەدەم دەکەتم تم منتیقەی ئەبەدە. لەگەڵ میوانەکانم ئەم کەیسانە گفتوگۆ دەکەین لە کورسان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. من بژار دیلانم. بۆ شرۆڤەکردنی کەیسەکانی ئەمجارەوە میوانەکانمان ئەم بەڕێزانە دەبن. دکتۆر ئەردەڵان نورەدین پسپۆر یاسای تاوان، خاتو فاتمە موراد کۆمەڵناس، عەمید عەبدولقادر محەممەد جێگیری بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر، هەروەها بەڕێز دکتۆر هێژان ئەنوەر سەرۆکی بەشی چاودێری بازار لە کواڵیتی کۆنتترۆلی دەرمان. هەموو لایەک بەخێر بن. پێشەوەی بچین سە کەیسیەکەم بە ئەو ڤیددیۆی ببینین اینجا گفتوگۆی لەسەر دەکەین. فەرموون. ئەو شتانەی کە من هێنا من لە کەرکووکەوە هێنا موادەکان موادی احتیاجیە، موادی مەدخەرەکانە، موادی سەیدەلیە، هیچ مشکلەیەکی نییە لە کەرکووک. بەس ئەوەنە کتابی ڕێگەپێدانی نییە، کتابی ڕێگەپێدانی نییە لە کواڵیتی کۆنتترۆل ناتۆتە کواڵیتی کۆنتترۆلەوە. موادی بەغدایە هاتوۆتە کەرکووک، لە کەرکووکشەوە من نەقڵم کردوتە هەولێر. من 4 جار نەقڵم کردووە، ئەمە جاری پێنجەم بوو. جاری پێنجەم لە سەیدەرەی دێگەڵە منیان گرت. هەر ساحێبی مەدخەرەکان هەر من سیاری بار هەڵگرم پێیە، دەیان گوت موادمان هەیە بۆمان بگەێنە هەولێر، ئیتر من گیانومە. ئەو موادانە ئەوان بە منیان تۆ بەس کتابی ڕێگەپێدانی نییە، من لە دەرمان نازانم، توانە کتابی ڕێگەپێدانی نییە، هیچ مشکلەیەکی نییە، موادەکان تاریخی هەمووی تەواوە، هیچی بەسەر نەچووە. من لەبەر ئەو هێناوە گەبزام شتێکی خراپە و بە کەڵک نایە نەمەهێنا. مەمنوعەکەی من هەر ئەوە نەمدەزانی کە کتابی ڕێگەپێدانی نییە، بەس هەر ئەوە مەزانی نازانێتتر مەمنوع مەمنوع نییە لێرانە، بەس ئەوە نیا بە من تۆ موادانە کتابی ڕێگەپێدانی نییە و بیکەێنە. من ئەو موادانە هەر سەفتەمە کرد و پلێتەکە و پلێتەکەم لێدا و دیارنامە موادەکان دیارنامە ئاوا دەمێنە. کە پلێتەکەم لێدا ئیتر دیارنامە موادەکان سیارەکە بە بەتاڵ خۆی نیشانەدا. تا دەگەیشتمە هەولێری ترەش کاتێک وایە بەتاڵ نەکرد. هەچ کاتێک وایە سیارەیەکان سیارەیەک دەهات بەتاڵ نەکرد و دەمدا پێ. هەر جارێک تەقریبەن نیوکەیە 3 ڕبعەکەیە شتێکی ئاوە. ئەو ڕێگایە خۆم بیرۆکەم بۆ هاتووە هەولێرەکە. لە کەرکووک لە مەدخەرێک لە دوو مەدخەر دەرمانمان بار کرد، دەرمانەکە فەحسی کوردستانی نییە، ستیکەری پێوە نییە، بە ڕێگای قاچاغ هێنامانە هەولێر بە شێوەیەکی نادیار. ناو بۆدی سیارەکە بچوو کرابووە بە پلێتێک شاردرابووەوە، بۆ نیشاندرا بەتاڵ بێت. دەمانهێنایە هەولێر بۆ چەند مەدخەرێکی هەولێر. لە سەیتەرەی دێگەڵە جیران ئاسایشەکە سەیری ناو سیارەکەی کرد، دیار بشکی کردبوو، سەرکەوتە سەرە و بڕغوشتەکانی بینی، پلێتەکە کردەوە، وادەکان درد. تەلەفۆنێکم بۆ هەرگوتی ئەشیامە هەیە لە ناو مەخزانەکان بۆ شارەتوبە، سیارەیەک وەستا بوو ناو مەخزانەکان، بارەکەم لەسەر دەرگادان درابوو، باری سیارەیان کرد بە زانیم دەرمانە.
منیش گواستمە بۆ شارەتوبا بۆ ئەو شوێنەی کە ئەو نەفەری ئیسلام دەکات منیش نەمپرسی ئەو دەرمانە ئایا باشە خراپە چۆنە لەکوێ هاتووە لەکوێ نهاتووە ماوەکەم داگرت و ئەو ساحێبەکەت زەردی کرد و کرێکی خۆمەرگرت گوتی بڕۆ تاو ئەگەر بمزانی بە ئەو دەرمانە قاچاغا ئاسایش و شورتەم لێ ئاگادار دەکردەوە کە شتێکی وا لە هەیە ئاگادار بن. بەڵێ ئازیان مقدم مافپەروەر سۆران مححمودمان لەگەڵا بەڕێوبەری پۆلیسی شارەوانی کاک سۆران ئەمانە چۆن گیران سەبارەت بەو دۆسێ ئەو تۆمەتبارانە ئەو دوو تۆمەتباری یەکەم ئەوان لە شاری کەرکووک بە ئۆتۆمبیلێکی بارهەڵگر هەستا بوون بە خەزمکردنی ئەو دەرمانانە لە شێوەیەکی شارەوە ئەو پێوی وتەکانی خۆیان لە شاری سلێمانی هەستا بوون بە دروستکردنی شوێنی شاردنەوە دەرمان ئەوانە ماوەیەکە دیارە هەڵساون بۆ ئیشەیە ئەو دەرمانانیان شارد بۆ لە ڕێگای دێگەڵە ئاودی شاری هەولێریان کردووە و ئەروە لێرش پەیوەندیان لەگەڵ تۆمەتبارێکەوە کە ئەوش دەرمانەکەی تەوزێکی لە ناو کۆگاکانی دەرمان پێش نەتانزانی ئەوانە ویان کردویان لە دوایان بوونیان لە دوان نەبوون دەمان ئەمە وەکو لیژنەی باڵای دەرمان لە ساڵی پارەوە کە بە وریاری بڕێز سەرۆکی حکوومەت 2010 سێ بریاری گرنگی دەرکرد و هەروە لیژنێکی باڵا دروست بوو سەرۆکاتی بەڕێز قایم قام و هەروەها ئاسایشی هەولێر و ئاژانسی پاراستن ئەمە لیژنەکەی خۆماچر کردەوە بۆی بدواتچنی بۆ دەرمان بکەین وەروە توانیمان ئەی چاودێریەکان چۆن بەڕێوە دەچێتن بەردەوام ئەمە لیژنەکانمە بەردەوام ینی چاودێری دەکەن کۆگاکان وەروە خەرچیش ئێستا شارتر بوو هەروە لە ڕێی هێلی گەرمی پۆلیسی هەولێر 134 و هەروە دەتوانێت ئەو بکەن وەروە هێلی ئارامی ڕێگری هەیە لە کارەکانتان هیچ تاوە لە ساڵی پارۆتو ئەوی بڕ ئەو لیژنەی باڵاو دروست بووە هیچ کەسێک نێتوانێت ڕێگری بکاتن لە دەرمان دڵنیایی دنە هاوڵاتیان کە دەسەڵاتان فراوانە بەڵێ لەبەر ئەوەی ئەو بڕیارش ساڵی پار بۆی دەرچوو لەبەرەوەی هەموو دەزانین کە ئەوە تایبەتە بە ژیانی هاوڵاتی زۆر گرنگە ینی پاراست هەوروەکو لە دەرمان و دەرمانێک کە لەو پایگنکەکەەوە هیچ خەڵکێک شارەزایی نییە تۆ شارەزای شتێک بکڕی بێ دەرمان بە شتێکی زۆر گرنگ دەزانین لەلایەن حکوومەتەوە ئەوەی بڵێ فەرمو ئەوەی کەەوە گرنگە یاسایەکەیەکەوە یاساکە زۆر لە ئەو تاوانێکە ئەوان دەکەن یاسایکی زۆر بێهێزەکە ئەو یاسایی قاون مزاوە لە مهینە سەیدەلیە مادەی 50 و ئەوانەکەەوە باز لە سزادانی ئۆتۆمەتبار دەکەن کە سزایەکەش کەتنە ینی لە 3 ساڵ زیاتر نیە و وەروە بە بڕەپارێک کەغەرامەتیش بەردەدرێت ینی ئەو پێویستانی پەرلەمانی کوردستان حکوومەت خمشۆرێکی لەم یاسای وتت ئارام ئەوەکم هەیە ئامارێکمە هەیە کە ئەمە لە دوای ئەو لیژنەیە دروست داخستنی کۆگاوی دەرمان و دەرمانخانە و نۆریگە تاقیێت ددان لە هەولێر و دەوروبەری 628 شوێن ئەومان کردووە سزادان و پێبژاردننی دەرمانخانەکان و کۆگەکان نۆرنگەکان 370 میلیۆن دینار بە تەنها کوالیتی کۆنتترۆل بێجێ لە سێکتەرەکانی سندیکا و شوێنەکانی هەروە لە ناوبردنی دەرمانی جۆرا و جۆر و ماوە بەسەرچووی قارچاق لیزیکە 48 تۆن بووە دەستگیرکردنی سەرپێچکاران و کردنەوەی پەرای لەکردن بیان 42 کەسیان دراوان داگە بەس بەداخەوە لەبەر سوچی سزایەکانەوەمیە ئازاد دەبن دەستە بەری بەڵام بەڕای تۆ بەردەوام دەبن لەو کارەیان ئەوە شخصە عیبرەتی لێ وەردەگەی عیبرەتی ناگری بەس بۆی سرعتر ئیشەکە زیاتر گرنگی پێ بدرێت ینی یاسایەکە بگۆڕا سزایەکە تەنها سزایەکە لەم ئەمە یاسایەکەمان یاسایکی باش بەس سزایەکەی دەستەکان خۆش هەر بژین بەردەوام بن دەستان خۆش بێ بڵێ دکتۆر بازرگانیکردن بە دەرمانەوەتا قاچاغی دەچێتە قالبی تاوانێک و سزاکەشی چۆن دەبێتن بەڵێ سەبارەت بەو تاوانێک ئێستا ئاماژەی پێکرا طبعاً زیاتر بابەتەکە دەچێتە ناو یاسای تەهریبی گومرگی چونکە هەم لە گومرگ خۆی ڕزگار دەکات وەکو ئەوەی کە ئەو برا ئەفسەرە ئاماژەی پێدا قانون مزاولەی مهنەی سەیدەلە ئەوە تەنیا بۆ ئەو کەسانەیەکەوە ئیشیان سەیدەلەیە ئەو قانونە لەسەروان تطبیق دەبێت نەک لەسەر کەسانی تر کە هەوڵی ئاودیوکردنی چەند دەرمانێکیان هەر مادەیەکی مەمنوع بکەن لە نێوان شارێکەوە بۆ شارێکتر یا لە نێوان حکوومەتی اتحادیەوە بۆ ناو هەرێمی کوردستان بەڕای من ئەو قانونێک کە دەبێت تطبیق بی قانونی تەهریبی گومرگیە و سەبارەت بەو ستیکەرانە و گۆڕینی ستیکەرەکان و ئیکسپایری مەوادەکان ئەوە دەبێتە تاوانێکی تر بەڵێ تاوانی تەزویرە
ومادەی 289 لەسەر تطبیق دەبێت لە قانونی عقوباتی عراقی کە عقوبەکەی زۆر قورسە بەڵام ئیتر ئەویتر دەمینێتەوە سەر ڕێی حاکمی تحقیق چکە ئێمە لەوانەیە ئەوەی کە لە ئەعلام دەیبینین و ئەوەی کە ئەو ئاعترافی ئێستا بینیمان جیاواز بێ لەوەی کەوا لە ژووری دادگا دەیبینین چکە لە ژووری دادگا زۆربەی بارودۆخەکان دەگۆڕێ شایەتیەکان دەگۆڕێ ئەوزاعەکان دەگۆڕێ ئیتر یەک وشە لەوانەیە مادەکە دەگۆڕێت لە مادەیەکۆ بۆ مادەیەکی تر جا بۆیە دکتۆر ئەمی سیارشتنێ خواردن قاچاق بکەین مەسەرەن با بڵێن و دەرمان فەرقی هەیە لە سزادان سەبارەت بەیان زەهرەوە خواردن سەبارەت بە تەهریبی گۆمرگی هیچیان فەرقییان هەر مادەیەک تۆ بەبێ ئیجازە داخلت کرد بەبێەوەی موافقاتی ڕسمی وەربگریت ئەوە دەبێتە تەهریبی گومرگی واتە قانونێکی خاصمان هەیە قانونێکی عقابیە عقوبەیەکی قورسی داناوە لەسەر ئەو تاوانە ئیتر عقوبەکەش سجن یعنی لە 5 ساڵەوە بۆ 15 ساڵ ئەو دەسەڵاتی حاکمی جینایەتە ئیتر ئەو کاتە بڕیار لێسەر بەڵام ئەوەی ئەو حالەتەوەکو بینیمان جگە لەو قانونی عقوباتیشی لەسەر تطبیق دەبێت چکە ستیکەرەکانیان دەستکاری کردووە و ئێستا ئێمەش لە بەردەم ئاعترافین و هەر و ئەو تۆمەتبارانە ئاعترافیان کرد کە ئەو تاوانەیان کردووە ئیتر بابەتەکە وابزانم چیوای نامینێ لە دەسەڵاتی دادوەرە و دادوەر ئەو حکمی کە پێویستە دەبین باشە دکتۆر ئەوانە بە کەفارەت بەردەبن سەبارەت بە کەفالەت لێرە لە دەسەڵاتی دادوەرە ئەو تاوانەی کە لە جینایات بێت واتە لە حکمی جنحە دەربچێت بۆ جینایات هەتا دەگاتە یادام لە دەسەڵاتی دادوەر دیراسەتی چەندین حالەت دەکات ئەوە یەکەم تاوانی تیکردیتی یان نا ئایا ئاعتراف هەیە لە بەردەمیان نا و ئایا ئەو کەسێک کە دەبێتە کەفیل چێە و ئایا ئەو شخصە کەفیلە دەتوانانی ئەو شخصە ئامادە بکات لە کاتی پێویست لە بەردەم دادگایان نا ئیتر ئەگەر ئەو شروطانەی بۆ دابین کراوە هەمووشی لە مەسلحەتی متهمەکە بوو ئەو کاتە دادوەر ڕەزامەندی دەردەبڕی بەڵام ئەگەر هاتوو یەک لە خەلەلەکان هەبوو یاخود عقوبەکەی ئادام بوو ئەوە بە پێی قانون ناکرێت بە کەفالە بەربێت. جنابی عەمید حەزم دەکرد بزانم مەفارەزەکانتان ڕۆژانە کار لەسەر ئەو کەیسانە دەکەن؟ مەفارز وەکو مەفارز ئەوە کاری خۆی دیارە لە ناو شاری هەولێر ئێمە چەند لیژنەیەکمانەیە هاوکاریەکی باشمان هەیە لەگەڵ ئەو لیژنەی کە هەڵدەستن بە مکافحەکردنی بەکارهێنانی دەرمانی تەزویر یاخود فڕۆشتنی یاخود هێنانە ژوورەوە یاخود هەر ئەو لیژنەی کە جەنابی دکتۆر سەرپەرشتی دەکات ئەو لیژنانە ئێمە تەنسیقێکی زۆر باشمان هەیە لە نێوان دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی کوالیتی کۆنتترۆل و دەستگای تەندروستی و هەموو ئەو دەستگانەی کە پەیوەستن بەو حاڵەتەوە بەڵێ متابعەیەکی زۆر چڕ هەیە لە ناوشاری هەولێر لە دەوروبەری بە هەماهەنگی و هاوکاری هەموو دەستگا ئەمنیەکان و دەستگا پەیوەنددارەکان بۆ بابەتەوە هەم خواردنیش و هەم دەرمانیش خواردن دەرمان هەروەکۆ چۆن ئەوانەی شەر تاوانن دەرمانە تاوانن ئێمەش کارمان ئەوەیە کە ڕێگری لە ئەنجاندانی تاوان بگرین پێش ئەوەی کە تاوانەکە ڕووبدا و تاوانبار دەستگیرکەن و بیدەنە دادگا و سزا بدرێت باشەمە قوانینی ئەومانەیە حمایەت المستهلك و شتیوە لە کوردستان بڵێ ئیستا ئەو دەرمانانەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد دادوەری لێکۆڵینەوە بەڕێز دکتۆر هێژان ئاگای لەیە بە مادەی دە لە یاسای حیمایی مستهلك پاراستنی بەکاربەر تەوقیفی کردوون وەکو بیدایی ئەوانە مادەیەکی دیکەشان لەسەر ئەچەسپێ مادەی 50 لە یاسای قانونی سەیدەلە مزاولەت المهنە هەر ئەو بابەتە تێبینیەکمێ لەسەر ئەوە جەنابی دکتۆریش ئەوە هەڵاتن نییە لە گومرک ئەوە داخلکردنی دەرمانێکە مادەیەکە کە لە هەرێمی کوردستان ڕێگەی پێ نەدراوە بێتە ژوورەوە وا بزانم تەفاسیلی ئەوە بۆ جەنابی دکتۆر زیاتر تیش کە خاتە سەر لایەنە فەنی ئەو کارە و لەگەڵ چۆنێتی ئەو دەرمانانە بەکاردێن و یاخود تەکوینی دەرمانەکان چیە بەڵام هێنانە ژوورەوەکەی بە حەدی ذاتی خۆی تاوانێکی زۆر گەورەیە داواکارم لە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە و دادگا بەڕێزەکانمان لە ئاستی ئەو تاوانانە دەستیان شل نەکەن بەڕاستی ژەهرێکە تەوزیع دەکرێت بەسەر هاوڵاتیانی ئێمە هاوڵاتی ئێمەش لەوانەیە ئەو ڕۆشنبیریە تەواوی نەبێت کە بزانێت سەرچاوی ئەو دەرمانانەکوێت. جەنابی عەمید لە ئامارەکە باسی وتی 42 کەس پێشتر گیرام دوای بە کەفالەت بەربوون ئەو کەفالەتت چۆنە بۆ ئەو خەڵکێک کە ئەو زەهرە ئەفرۆشە و بە کەفالەتیش بەردەبن؟ ڕووی دەممان وەکو بۆ جەنابتان بەحسم کرد ڕووی دەرمانەکەینە بەڕێز دادوەرە بەڕێزەکانمان کە
کە لە ئاست مەسائلی پەیوەست بە دەرمان کە شتێک نییە بتوانین تەساوی لەگەڵ بکەین تکایان لێ دەکەم وەکو هاوڵاتیەک بێرەوەی مەسەرەن وەکو ئەوی پلەدارێکی پۆلیس یاخود بەرپرسیارێک لە ناوشاری هەولێر ڕووی دەمیان لێ دەکەم دەڵێم تکاتان لێ دەکەم لە ئاستی دەرمان دەستان شل مەکەن محاولە بکەین ئێمە چەند بتوانین تون بین بەرامبەر بە نووسراوی فەرمی داواتان کردووە لە حکومەت مەسەرەن بەڵێ ئێمە تەنسیقێکی باشمان لەگەڵ دادوەرە بەڕێزەکان و دادگاکانی لێکۆڵینەوە و دادگاکانی تری شاری هەولێر هەیە سوپاس بخوا ئەو تەنسیقە ئێمە توانیمانە مەسەرەن زۆر ئاسانکاری بۆ ئێمە بکەن ئێمەش لە خزمەتی بەڕێز دادوەرەکان و دادگاکانە بتوانین ئاسانکاری بۆوانش بکەن و بتوانن بە گوێرەی یاسا و بە گوێرەی قەنەعەتی یاسایی خۆیان حکومەکانیان بدەن بڵێ تەنسیق هەیە و توانیان شتی باش بکەین دەستەکان دکتۆر جان بابێن بۆ لای جەنابتان ئەزانم زۆر هیلاکن ڕۆژانە خەریکی ئەو کارن دکتۆر بۆ لە هەر جادەیەک بیسی سەیدلەی تێدا ئێمە ئەوەنە دەرمان خۆرین یان ئەوەنە نەخۆشین میلەتێکی نەخۆشین کۆگاکانی دەرمان سەراحەتی سندیکای دەرمانسازانی کوردستانە کردنەوە و داخستنی ئەوە سندیکای دەرمانسازان لێ بەرپرسە و لە تەوزیعی و لە تەوزیعی لە شارەکان و دەرەوەی شار و مەناطقەکان هەمووی سندیکای دەرمانسازان لێ بەرپرسی وەزارەتی تەندروستی کردنەوە و داخستنی کۆگاکان هیچ بەرپرسیارەتی لەسەر نییە قاچاغ لە ناوەکەی ڕا هەردەم ئەگەری تەزویری هەیە یعنی ئەمە هەموو مەوادەکانی کە گرتیت ماوانی بە قاچاغ هاتینە ئەگەر پشکنی لە بۆ بکەی ئەگەر تەزویریش نەبی مادەی فعالی خۆی لە دەستدایە لەبەرەوەی لە هەڵومەرجە ئەمبار کرایە مەسەلەن بە فێڵی قاچاقچەکان لەوە باسکەم ئەو یەک لەو سۆنەرانێک کە هەیە کە باسی دەکەن دەڵێن سۆنەرێک هەیە لە دەرەجەی حرارەتی 50 ناخینتەوە دەرمای لە شوێنێک بشانیەوە دەرەجەی حرارەت 50 بیتن ناخینتەوە بە قسەی وان ئەو دەرمانە لە لای گزۆزی سیارە هەڵدەگرن ئەو دەرمانە بەخۆی دەرمان هەیە لە 2 بۆ 8 هەیە هەتا 25 دەرەجە حرارەتی 25ەوە ئیدەوە دەرمانە فاسد بۆ تێک چوە هۆرمۆنەکانی جوان هۆرمۆنەکان ئەوانە هەموو کێشەی ڕۆژانەی سەرەکی کێشەی سەرەکی ڕۆژانەی کوارتی کۆنتڕۆلە بەڕاستی دەمێت باسی ئەوەی ئەو کێسە بکەین ئەوەی لە کەرکوو کاتوە ئەوەی لە کەرکوو کاتوە سیارەکە شوێنی شاراوی دروست کردی تایبەت دروستکراوە لە بۆ دەرمان بێجگەلەوە چەند جاریشی نایەتی خۆی باسیەوەی دەکات ئەمە ئەو خۆشببختانە ینی کوالتی کۆنتترۆل لەگەر هەموو دەستگا پەیوەندیدارەکان دەستگا ئەمنیەکان و سەرەوەی کوالتی کۆنتترۆل و وەزارەتی تەندروستیش ئیدی بەس ئەو کەسە ناگرین کە هینایەتی ینی بەس ئەوان نی سەرمارەکە مهمە سەرمارەکە دەفرۆشێ ئەگەر تەمەشا بکەیت سێمین کەسیان ئەوەی کە تەوزیعی دەکات و بگرامە لە هەفتەیدا بە ئینشاڵڵا ئەوانەش دەگرین کە کڕیاریش بووینە لەبەرەوەی دایمەن ئەو کڕیارانە وە دەکەن قاچاق زۆر بیتن چکار بازاری بۆ دەکەنەوە لەبەرەوەمە لە کوردستان دەوڵەت نینە سنوورەکانمان تونند و تۆڵ نینە ئەوانەوە دەکەن بازار لە بۆ قاچاق بکەنەوە کە بازار لە بۆ قاچاق کردەوە عرض و تەلەب دەبیتن کە عرض و تەلەب بوو قاچاق دروست دەبیتن ئەی زەمیر بۆ چۆز و دکتۆر ئەوە حدود زەمیرەکە کاک بژار ئەوەی کە ئەمە گرتیتمان ئەگەر باسی بکەین بەڕاستی کارەساتە بەس الحەمدوللا ئەوەی کە کرایە ساڵە پشتەکە شتێکی زۆر باش کرا دەتوانین ئێستا دڵنیای بدەینە خەڵک لە دەرمانخانەکان زۆر بە ئاسانی دەتوانن دەرمانەکانی خۆیان وەربگرن و ئەوەی دایمەن کە باسی دەکەین باسی ستیکەری کوالتی کۆنتڕۆل دەکەین دەمەوێت باسی نقطەک بکەم ئەوەی کوالتی کۆنتڕۆل ببورە خەڵکی زۆریش گلی دەکات دەڵێ ئەوەندە ڕۆتینتان زۆرە کە دەرمان دێنین وەختێکی زۆری دەوێت تا کۆنتڕۆل مانگەک دوو مانجی دەوێت هەتا کۆنتڕۆل دەکەێت و ستیکەرەمان دەدەنێت لی لەوەش دەکەن ئەو گلیان بەجێ بەڵام ئەو فترکە ئەو مشاکلی عراق ڕوویدایە هەموو بازرگانەکانی بەغدا ڕویان لە کوردستان کردیا و ئەو دەرمانێک کە لەو بە بەغدا و جنوبیش دەچێت لێرە ڕادەچێتەوێن دەر ئەوەی کە بەڕسمی داخل دەکرێت دەستەوێن دەر بە کوالتی کۆنتڕۆل دادێ ئەوە زەختەی گەلک زۆری لەسەر کوالتی کۆنتڕۆل دروست کردی بڕیاری ئەنجومەنی وەزیران و بڕیارە خودی کاک مەسرور بارزانانی ئەوە بوو کە دەستگایەک دابندە دەستگای خۆراک و دەرمان و کوالتی کۆنتڕۆل گەورەتر بکرێت و ئەو کێشانە نامینێتن داهاتوەکی نزیک دەمەوێت باسی سزایەکان بکەم بەڕاستی سزایەکان لە لای گلیتان هەیە لە زۆر گلەیمان گلەیەکانی مەچە
ئەمە 35 کەسمان هەیە لە دادگا ساڵێک و نیوە بزەبت هەتا ئێستا ئەوانێک کامە گرتیتمان ئەوەی متهمە بەربووە بە کەفاالت لە پێشماندا سوڕێتەوە یانێ تو بە جوهدێک دەیگری جەنابی ئەمید چی دەڵێیت بۆ ئەو قسێ دەڵێ لە پێشمان پیاسە دەگات ئەوە کەفاالت بەرە لە پێش پیاسەکە قورسێکە ئەوەیە ڕاست قانونی زۆر ڕاست قانونەکانی ما قوانینی بەڕاستی سادەنە ئەوەی کە مخدراتی هینەیە دەرمانێکی مخدری هینەیە لەگەر دەرمانێکی ئەمۆکسیدین لە قانونەکەی فەرقی نییە بێجگەلەوەش بە کەفاالت بەردەبی کاک بژار دەمەوێت تەخەیولی ئەوەی بکەیت کە یەکێک دەگیرێ چ جوهدەکی دەوێت هیوادارم لایانی پەیوەندیارە زۆر لێ بێ مەسەن بە تایبەتی ئەو یاسایی دکتۆریش باسی کرد کە پێویستە سزاکەی تۆزێک تونتر بکە هیوادارم بێجگە لە تونکردنەوەکەشی ئەمە وەکو کوالتی کۆنتترۆل باز دەکەین پێویستمان بە حاکمێکی مختەسە لە وەزعەکەی بگاتن یعنی لە دەرمان بگا بەڕاست زۆر زۆر سپاس دکتۆرجان هیوادارم محکمەیەکی تایبەت دابدرێ بۆ ئەو کارەوانە خۆزگە چکە ئەمە ئەگەر تەمەشاوێت کە ئەمە هەموو جارێ باسوەی دەکەین ئەگەر کیلۆیەک TNT کیلۆیەک TNT بتەقیتەوە لەوانەیە دوسێ کەس شەید دایرێک بەڵام دەشتنیەکی هێواش پاکێتی دەرمانی تەزویر 100 کەس دەکوشت بۆمبێکی بێدەنگە بۆمبێکی بێدەنگە و هیوادارم سایدی نوێ دەستەکان خۆش بێ دکتۆرجان خات و فاتمە چۆن ئەو متمانەیە بگەڕێینەوە بۆ خەڵک کە نەترسێ و دەرمان بکڕێ لە بازار بەڵێ بێگومان من پێم وایە ئەوڕۆ ینی نەخۆشیێکی زۆر زۆر کوشندەی سەردەم لە کوردستاندا نەبوونی متمانەیە لە هەموو ڕوەکانەوە بە تایبەتی لە کەرتی تەندروستی ینی نەبوونی متمانە لە نێوان کەرتی تەندروستی و خەڵک زۆر زۆرە ئەوەش نەخۆشیێکی زۆر زۆر کوشندەیە بەڕاستی ئەو نەبوونی متمانەیە چونکە ئەمە پەیوەندی بە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی تاکەکانەوە هەیە ئەو نەبوونی متمانەیە ینی خەڵکیش هەمووی پێویستی بەوەیە کە خۆی هۆشیار بکاتەوە لەو ڕۆوە بەڵام هەموو کەسێک لەوانەیە نەتوانێت بۆ دەرەجە خۆی هۆشیار بکاتەوە لەوانەیە هەموو کەسێک نەتوانێت ببیتە دکتۆر بۆ خۆی بێگومان ئەو کەسانێک کە تاوان ئەنجام دەدەن کەسە تاوانبارەکان هەمویان کەسانی نەخۆشن ئەوانە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کەسایەتیەوە نەخۆشن ینی کەسی تەواو نین ئەوانە کە زەهر دەفرۆشنە خەڵک لە ڕووی کەسایەتیەوە زۆر زۆر کەسانی نەخۆشن ئەوانە کەسانی خۆپەرستن یان دەیانەوێت ئەوەندەی احتیمام بە بەرژەوەندی تایبەتی خۆیان دەدەن ئەوەندە بیر لە بەرژەوەندی خەڵک ناکەنەوە دەیانەوێت لەسەر حیسابی خەڵکی بە هەر زۆرێک بێت و بە هەر ڕێ و شوێنێک پارە پەیدا بکەن و دەوڵەمەند ببن لەسەر حسابی ڕۆحی خەڵک لەسەر حسابی ڕۆحی خەڵک فەقیر و هەژار دەستەکان بەس بابەتێکی دیکەش کە یعنی زۆر زۆر بە ئاستانی دەستکەوتنی ئەو دەرمانانەیە وەکو بە ڕێزی شت باست کرد ئەو هەموو سەیدەلیە جگەل لە سەیدەلیەش ئەو هەموو عیادەی تۆبیە لە هەموو گەڕک و کۆڵانەکانی ناوشاری هەولێرەکەن فەقیران دەڵێن دایمەن دەڵێن بەس دەرمان بکڕن کە ستیکەری پێوەشتووە ئێستا لە ستیکەرەکەش دەترسی بەڵام زۆربەی ئەو دەرمانانە کە پێویست ناکەونیە ئەوە ضرورە بە خەڵک بیزانیانێ پێویست ناکە لە ستیکەرەکە بترسین زۆربەی ئەو دەرمانانێک کە بە ڕێزی شت باست کردن ینی هەندێک دەرمان هەنە کە لە حاڵەتی تایبەت دەبی بەڕاستێتی پزیشک تەنها دەست بکەوێتن بەڵام وەکو ترامواڵ و زۆر لە ئەو دەرمانانێک کە مەوادی منەومی تێدایە ئەوانە زۆر زۆر یارمەتی دەردەبن لەوەی تاوانی دیکەشی پێ ئەنجام بدرێتن ئەجا خەتەریەکە لێرەدا ئەجا با بزانین ئەو سێ کەسەی کە دزیەکی زۆریان کردووە با بزانین ئەوانش ئەو دەرمانیان بەکارهێنەوە هەرەوە یان هەر دزیان کردووە زۆر زۆر سپاس دکتۆریان زۆر زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن لە کارە بەڕاستی کارێکی زۆر مرۆڤانە دەکەن ئێوە هەر بژین زۆربەی زۆری برادرانیش لە هەولێر هەموو باسییان دەکای ئەوە زۆر ماندوو دەبن دەستەکانتان خۆش بێ هەر بژین زۆر زۆر سپاس دەچینە سەر کەیسی دووەم ببورن ئەوە 4 ساڵ لێرەمە کاسبێ ئیش دەکەم
لەسەر دزیە جیران سەر نۆ قەزیە دزی لە برایەتی و لە شۆڕەش و لە بەختیاری دەچوومە بە هەیکەلیەوە دەچوومە ژۆرێ لە ژۆرێ بە تۆڕنەویزی دەمشکان دەرگە دەچوومە خوارێ پارە و زێر چاوە دەمدزی و دەرچوو ناردم سووریا لەگەر خێزانی خۆم 150 مسقال زێر وەندێک پارە بوو بەسەوە وەختێ من دەستگیرکرام لە ماڵی خۆم پارە و زێر و هەندێک ئەشیا لە ماڵی جیران 200 مسقال زێر بوو و هەندێک پارە بوون و پارەکە زۆر نەبوون هەندێک لە ناو جیفانم بوو و هەندێک کەلوپەل بوون ساعت و ئەوانە بوو موبایل ئەم نقص دافە ئەو خانەکە ئەو هەیکەل کە دروست دەکرد تەنیشتمالەکەی پێدا دەچووم لە دزی یەک سابقە لەسەر من 2 ساڵ حکمم خوار لەسەر دزیە 32 وەرەقە بوو دزی ئەوە ساڵێک پێشست وەختێ دەهاتمە دزیە دزی دەکرد بە تەکسی دەهاتمە ماڵێ و دەچووم دزی دەستم بە قەست شکاندە بووم لەبەوە کەس شکم نەبێ بە دزیە وەختە دەچوومە دزیە کلااو بەکارم دینا دەم چاو خۆم دەشاردەوە بەس نازانم کورد گیرا بەڵێ لێکۆڵەری ئەو کەیسەمان لەگەڵا نەقیب نایف ڕەوف بەخێر بێت ئەمانە چۆن دەژیرکران ئەمانە دیار بوو چەند دەستگەرەکەی نووسنگەی باکوور 3 تاوانی دزی منەظەم ئەنجام درا دوای پێکینانی تیمێکی توکمە بە سەرپەرشتی ڕاستەخۆ بەڕێوەبەری نێشتنی تاوانی هەولێر حەمید بەختیار و ئەفسەری نووسنگە لە ماوەی هەفتەیەک توانیمان بەداچوونێکی زۆر ورد بکەین بەوانە دزەکی منەظەم بوون لە شاری هەولێرێ نزیکەی 12 ماریان بڕی بوو ئەمانە زیاتر کاتەکان بوو ڕۆژی هەینیان هەردەبژات بۆی خەڵک دەچوە دەرێ کاتەکانیش لە بینی سعات 7 هەتا سعات 10 شەوێ بوو دەڕنافیزی تایبەت ئەشای تایبەتیان پێ چەند نەفەر بوون چەند کەس بوون ئەمانە بەخۆی 3 کەس بوون کەیفەت دەشکاندنیان بەکار دێنە بەفەر عشی دابسن گەڕەکەشی دابسن کەوا دەربێخن ئەو کەسە کە دەستی شکایە دەڕنافیزی تایبەتیان بەکار دێنە بۆی کەچیان کە 2 سات پێشێ تاوانی حکمی هەبوو ئەو زۆر بە وریایی خۆی لە هەم کاملەکان دەشارد بەڵام نەیتوانێت دەست حکومەکەی تەواو کرد تەواو بوو جان دەستی بە دزی کردبوو دەستەکانت خۆش بێ هەر بژین هەر بژین دکتۆر دەڵێ پاژماندیبوونێکی زۆر یەک دنیا دزیشیان کردو ئەمانە زۆربەی زۆریش بە شەو کراوە 3 کەسیش بوونە بەکاری ناوە نا ماڵەکان سۆڵ بوون عادەتەن چوونەتە ناو باسی چەکی نەکرد بەڵام بە شەو بووە و 3 کەسیش بوونە و چوونەتە ناو ماڵی خەڵک سەبارەت بە تاوانەکە طبعا بەپێی قانونی عراقی فرق ناکە لە بینی ئەوەی کە شخصێکی بێگانەیە ئەجنەبیە یاخود شخصێکی عراقیە تاوانێک دەکە مادەم تاوانەکە لە ناو خاکی عراق کراوە ئیتر بەپێی قانون ئوسوڵ محاکماتی جەزایی خاضعە لە بۆ قانونی عراقی واتە محاکمی عراقی دەسەڵاتی وایان هەیە ئەو شخصانە سزا بدەن ئەگەر جنسیەشیان عراقی نییە و ئەگەر شخصی بێگانەشن پرسیارم هەیە دکتۆرجان یەکێکیان پێشتر حکمیشی خواردووە خەڵکی ئێرەژنێ پاش حکومەکەی بۆ دیپۆرت نەکراوە بۆ ناردێتەوە وڵات مەسەلەی دیپۆرت عقوبەیەکی سیاسیە دەبێت حکوومەت بیدا دەبێت وەزارەتی ناوخۆ ئەو بڕیارە بدات مەسەن لە ئیمارات تو 3 جار لەسەر جغارە ئەگە 3 جار فڕی عرض پاشەوە نەهێڵم بیتەوە ئەوە عقوبەیەکی قانونی نیە عقوبەیەکی قانونی لە محکمە دەرناچێت هیچ شخصێک دیپۆرت بکرێتەوە بە وڵاتەکەی خۆی شتیوانە تەنیا بابەتی تەسلیم بەڵێ تەنیا بابەتی تەسلیمی مجرمین هەیە تەسلیم مجرمینیش ئەوەش بینی 2 دەوڵەتە بە اتفاقیەک دەکرێت ئەگەر بێت و سووریا داوای بکاتەوە بڵێ ئەو شخصانە لەبەرەوەی جنسی عراقیان هەیە تەسلیم منی بکەوە ئەو کاتە ئێمە بەپێی قانونەکەەوە ئەو اتفاقیاتانەی هەیە لە بینی عراق و لە بینی سووریا دیراست دەکرێت هەردوو وەزارەتی خارجی بێکەوە دادەنیشن ئەو کاتە ئەگەر شروطەکان هەبوو ئەو شخصیە تەسلیم دەکرێتەوە بۆ ئەمجارەت سزاکان چەند دەبێت بەڵام طبعا سەبارەت بە سزاکە بابەتەکە جینایەیە چکە دزی بەسیط نییە
سێ دەست بووینە ئەوە ظرفێکی مشددە دواتر بە شەو تاوانەکەیان ئەنجام داوە ئەوەش ظرفێکی تری مشددە و ناوماڵی خەڵک بەڵێ لە محلی مەسکوم بووە ئەو شوێنێکەوە خەڵک تێدا بووە ئیتر لە کاتی لەوانەیە هەندێک جار طرق احتیالیشان بەکارهێناوە ئەوانە هەمووی ظروفی مشددن بۆیە عقوبەکەی دەکات بە جینایە خۆی لە ئەسڵی بابەتەکە جەریمەی سەریقا جەریمەیەکی تاوانە کەتن نیە کەتن و تاوانمان بەڵێ بابەتەکە تاوانەوە تا عقوبەکەی لە 5 ساڵ بەسەرەوەیە بۆ ئەوەی کەوا دووبارەی کردێتەوە ئەوە لەوانەیە ئەگەر ئەو حالەتی عودە دەسەڵاتی حاکمە ظرفێکی مشددە بیگەێنێتە هەتا ئاعدامیش بۆ ئەو شخص تەنیا ڕاستە دەستەکان خۆش بێت دکتۆر جەنابی عەمید پاش 12,000 گیراون 12 کەیسی هەبووە تێبینێکی جوانە تەبیعی دز کاتێک دزی دەکات ئەو وا هەستەکە هەموو عالم تەماشای دەکات هەموو عالم تەماشای دەکات بەڵام پیاوانی ئێمە دەبنە چاوێکی دانەخراوە بۆ ئەوەی کە متابعی ئەو جۆرە خەڵکانە بکەن تەنها ئەو ئەفسەرە بەڕێزەی لەو کەیسا لێکۆڵینەوەی کرد 6 کامیرەی چاودێری لە ناو شاری هەولێر لێداوەتەوە هەتا کوتوانیمانە بگەینە ئەو کەسانە بێنە پێش چای خۆت 6 کامیرەی چاودێری بەس چەندین سەعات و کاتژمێر و ڕۆژ و شەو ئەوانە ئەو کارە بکەیت چەندین مەفرەزە چەندین مەسەرەن پەنابراوەتە بەر پۆلیسی فریاکەوتن بە سوپاسەوە ئاسایش بە سوپاسەوە دەستگاکانی دیکەی ئەمنیەتی ناوشاری هەولێر هەتا کوتوانیمانە ڕێوشێنی ئەو خەڵکانە دیاری بکەین و بتوانین بە شێوەیەکەوە ئەوانە لە مامزاوە دەستگیر کران دزیان لێرە لە بەختیاری دەکرد لە مامزاوە دەستگیر کران ئەجات بێنە پێش چای خۆت مەسافەی ئەو یعنی ئاستی بەختیاری و مامزاوە جێگای سوکنای ئەو خەڵکە لە کوێن دەربووە ئەو شتانیان ئەو شتانیان استقلال کردووە ئەو کارانیان کردووە ئێمەش متابع بکە و 6 کامیرەی چاودێری لێکدەوە و متابعی سیارەیان بکە و 3 جا سیارەیان گۆڕیوە و ینی ئەمانە کارێکی ئاسانیە و لە ماوەکی کورد با بزانی نەگەیشتوەتە مانگێک یاخود 20 ڕۆژ ئەوانە دزیەکانیان کردووە ئێمە لێ نەگەڕاوین هیچی لێ بخۆن هەمانجیتان هەیە لەگەڵ شارەوانیەکان مەسەن پێیان بڵێن کاکە ئەو خانوانێک کە ئاوا بەس هەیکەلە بەجێماوە چکە زۆربەی لەوێ چۆنەتە ناوماڵی خەڵک بەڵێ ئەو خاستەن ئەو باندە استقلالی هەیکەلەکانیان زۆر کردووە پێشتریش ئێمە ئاگداری زۆر لەو هاوڵاتیانەمان کردوێتەوە کە خەریکی دروستکردنی خانوون هەیکەل وا بەجێمەهێنن باوەڕتان هەبێ زۆر جار ئێمە گەشت و ئاستەوەی کە بە شخصیتە دەخور بکەیت کاکە ئەو بینایەت هەیکلت کرد و دەزانی تەواوی ناکەی دەرگاکەی بلۆک بکە زیرانەکانیش پێیان بڵێن بە ساحەکان بڵێن شارەوانیمان ئەوە کردووە تەنسیق بکەکانی پۆلیس لەگەڵ شارەوانی و چاودێری شارەوانی ئەوە کتابێکی ڕسمی بەڵێ کتاب کراوە و تەنسیقیشمان هەیە لەو بابەتە بەڵام ئێستا و کە لە تەوری ئیشکردن نابێ ناتوانانی پێ بڵێ کاکە بە 3 ڕۆژتەوەی کە بە مانگە بەڵام ئەوەی بەجێ هێشتووە زۆر دەتوانن پێی بڵێن کراوە بێگومان خات و فاتمە پرسیارێکمە بوو ئەم کەسانە کە دزی دەکەن کەسایەتیان چۆنە چ جۆرە کەسایەتیەکان بێگومان ئەوانەی لێهاتێ ئەو جۆرە کەسانە کە بەو شێوەیە دزی دەکەن ئەوە بە شەو ڕۆژێک دروست نەبوو ئەمە باگراوندی هەیە باگراوندی پەروەردەی باگراوندی کۆمەڵایەتی باگراوندی دەرونی لە پشتی ئەو کەسانە هەیە ئەوانە هەروها بە ئاستانی بە شەو ڕۆژێک دروست نەبوون و بێن ئەو جۆرە دزیانە بکەن ئەمە ممارەسەی زۆری کردیە لەسەر ئەو ئیشە چکەم و ئیشێکتەوە کە تو یەکەم جار دەیکەی زۆری فەرقە لەگەر دووەم جار زۆری فەرقە لەگەر سێم جار ئەوانە ڕاهاتوون بەڵێ وەکو ئیدمانێکی لێ هاتن بەڵێ ڕاهاتوون لەبەر ئەوەی دەستکەوتیشی تێدایە لۆوان ئەوانیش بەڵێ لە هەموو بەها کۆمەڵایەتیە جوانەکان بەدەرن پێیان گرنگ نییە ینی تووشی زۆرێک لە باڵێن ئیدمان بوون بۆم ئەوانە و ئەم دەستکەوتانە کە لەلایەن گرنگە بەدەستیان دێ پارە و زێڕ و بۆ نمونە ئەو شتانە لەلایەن گرنگترە لەوەی کە
ڕفتاری ئینسانی و مرۆڤ دۆستی هەست ئەنجام بدەن. ناکەوانە ئیستغلالی ئەو میهرەبانی دەستگا ئەمنیەکان و خەڵکی ئێرەیان کرد و بەڵێ بێگومان لەو کۆمەلگایانەی کە زیاتر عاتیفا حکوم دەکاتنەوە قانون ئەوانە زیاتر کۆمەلگای نەرێتینەوە کۆمەلگای مەدەنیەت ینی ئەوەندەی عاتیفە ئیش دەکا ئەوەندەی حکمی حەشایر و ئەوانە ئیش دەکەن ئەوەندا قانون و ئەوە ئیشی خۆی ناکاتن تاوان زیاتر دەبێت. بێجگەلەوەی لە کاتێکدا کە کۆمەلگا بەبار و دۆخی نالەباری سیاستی و ئابووری و کۆمەڵایەتی و هەتا دوایی تێدەپەڕێت دیسان ئەم دیاردانە و ئەم تاوانانە ڕوو لە زیادبوون دەکات. و خاڵێکی دیکە زۆر گرنگ لێرە یعنی بوونی ئەو هەموو پارە و ئەو هەموو زێڕە و هەڵگرتنیتی لە ماڵەوە ینی بەڕاستی ئەوە شتێکی زۆر سەیرە یعنی ئەم هەموو زێر کڕین و زێر دانانە ئەم هەموو پارە سرفکردن بە زێر یعنی ئەوە دەکرێت لە مەشروعی زۆر باش سرف بکرێت کە سوودی گشتی هەبێت ئەو هەموو پارەیە کە بم هەموو زێڕە دەدرێ و لە ماڵەوە هەردەگیرێ و کەسێک دەیدەزی و پێی تاوانبار دەبیتن و دووسێ خێزان بەڵام باڵێنەوە کولتورێکە مەسەن میل لە تێمە کولتورەکەی ئاوایە مەسەڵ یعنی بۆ لە ماڵی خۆی نەتوانێت پارە هەڵگرەیان زێر هەڵگرێ ینی بۆ وای لێبێ خەڵکێک لە دەرەوەی ئەو وڵاتە بێت ئاسانی بزانێ لە خۆی تاوان لەگەر مێژووی مرۆڤایەتی تاوانیش هەیە مادەم تاوان هەیە چ دەکەی ئەتوو ناتوانانی ڕێ لە تاوان بگیرێ دەکرێت کەم بکرێتەوە بەڵام ناتوانانی ڕێی لێ بگری تاوان نەکرێت بۆی دەبی کەسەکان هەوڵ بدەن کە کو پارێزگاری لە خۆیان و لە ماڵ و لە ئەوەی خۆیان بکەن بۆیە پێویستی بەو هەموو زێر لەسەر یەکدانانە نییە پێما بێ لە ماڵەکان دەست جەنابی عەبید یەک پرسیاری ترم هەبوو ئەو ڕێژە زۆرەی بیانی و پەنابەر و ئەوە کارەکە ئێوەی زەحمەت نەکردووە طبیعی یعنی هەرچی شارێک کە خەڵکێکی بیانی و خەڵکێکی پەنابەر و خەڵکێکی ئاوارە ئەوانە ڕووی تێکرد ئەتوو ئەرکت قورسترە بێ نەک هەر دەستگای پۆلیس یا دەخیا خود دەستگا ئەمنیەکان دەستگاکانی خزمەت گوزاریش ئەرکیان قورستر بێ بێنەوە سەر ئەرکی ئێمە بڵێ ئەرکی ئێمە قورستر بووە لە ناحەی تاوانیش وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد و پرسیارتان کرد لەو بابەتە تاوانی جۆرا و جۆر لێ پەیدا ئەبێت خەڵکێکی بیانی هاتووە ئێستا و ئەوەی زانیاریم هەبێ لەسەری زیاتر لە 50-60 جنسی ئەژنەبی لە ناو شاری هەولێر و لە هەرێمی کوردستان هەیە ئەوانە باش ئەی ڕۆتینیاتی سکالات چۆنە ئێستا باشتر بووە خەڵک سکالا دەکات خەبەر لە مەسەن شتێکی وا قەوماوە بەڵێ هاوکار ئاسانتر بۆ ڕۆتیناتەکان باهی فەخرە یعنی ئەمن فەخری پێوە دەکەم لە زۆر لە کۆنگرە ڕۆژنامەوەکانش باسم کردووە کە ئێمە هاوڵاتیان بۆ ئێمە یارمەتی دەرێکی زۆر باشن زۆر یارمەتیمان دەدەن هاوکاریمان دەکەن لە ڕێگای تەلەفۆنەکانمانەوە لە ڕێگای یعنی بنکەکانەوە لە هەر لایەک هاوڵاتی بۆ زۆر ئاسانکاری بۆ ئێمە دروست کردووە لە ناحەی کەشفکردنی تاوانەکان لە ناحەی بەدواداچوونی تاوانباران لە هەموو بوارەکانە هاوڵاتی زۆر هاوڵاتە من بەکارێکی پیرۆز زانم بەڕاستیان لێ دەکەم یعنی لێرە ڕووی تکایان لێ دەکەم لە هاوڵاتیان کە زیاتر هەوڵ بدەن هاوکار بن چونکە ئەوان ئەساسی ئامانجی دابینکردنی هەیە ئەگە بە تەلەفۆنکردنێکیش بێ هەر تەلەفۆن بە ئیشارەتکردن من خۆم حاڵەتی وا هەبوو لەگەر من شۆفێری تەکسی لە ناو شاری هەولێر کەسێکی گوماناوی پێش چەند ساڵێک شۆفێرێکی تەکسی کەسێکی گوماناوی بە یەک لە حاڵەتەکان پەیوەندی کرد بە دائیرە بە بەرەوبەرایەتی پۆلیسی هەولێرەوە بە خۆشحاڵیەوە پێمان و توتمان ئاوها بکە ئەمە هەر لە ناو هەر بۆ خۆم مەفرەزەم نرد هێنایان دوای لێکۆڵینەوە دەرکەوت دەستێکی ئیرهابی دکتۆر بەڕای تۆش ڕۆتینیات کەمتر بووە بەڵێ سەبارەت بە ڕۆتینات طبعاً قانون بەتایبەتی سکاڵاکردن مەسەڵەن بەڵێ ئێستا دەرگاکان زیاتر کراوەیە و شێوازەکانی هەواڵدان زۆر ئاسانتر بووە لەبەرەوەی ژمارەی ئەو ژمارە 3 ڕقەمیەکان و 4 ڕقەمیەکان زۆر بووە تەنانەت جگە لە نەجدە و جگە لە تەواڕی و ئەو حالەتانە ئێستا هەیئەی نەزاهەش هەیە دەستەی نەزاهە خەڵکێکی زۆر بەپێی ئاگاداری من پەیوەندی بە هەیئەی نەزاهەشەوە دەکەن 3 ڕقەمێکی ئەوەش دانراوە جەنابی عەمید هی سوسیال میدیاش
مەسەن کە قسەت بۆ دروستکەن ڕسمت ئەو بڵاوکەنەوە تونند و تیژی دژی ئافرەتان و ئەوانش بەس سەبارەت بۆ بابەتە تەوان ئەوانەی کە دزی دەکەن عادەتەن تابعێکیان هەیە لەو تابعە دەرناچن شێوازێکیان هەیە لە دزی وەکو پەنجەمۆرێک پەنجەیەکیان هەیە ئێستا ئەوەی کە باسکرا زۆربیان سوودیان لە خانووی هەیکەل و ئەوانە بینیوە ستایلیان بەو شێوازەیە ینی هەر جۆرە تاوانبارێک ئەگەر بە تایبەت ئەوانی محتەریفە نەک ئەوە یەکەم جارە تاوان دەکات ئەوەی محتەریفە لەبەرەوەی طریقی یەکەم نەجاحەتی هینا بە شێوازێک هەوڵ دەدا طریقی دووەمیش نفسی شت تکرار کاتەوە طریقی سێمیش نفسی شت تکرار دەکاتەوە لە کۆتایی هەتاوەکو دەستگاکانی ئاسایش بەڵام نەیزانی کە شێوازەکەی طریقی ئاسایشی ئەمە و سەبارەت بە بابەتی دیپۆرت تاکید دەکەمەوە کە ئەو بابەتە لە دەسەڵاتی وەزیری ناوخۆیە وەزیری ناوخۆ دەتوانانی هەر کاتێک کەسێک کە مەرغوب نەبوو کەسێک بەردەوام بوو لە ئەنجامدانی تاوانیان کێشەی نایەوە لە دەسەڵاتی وەزیری ناوخۆیەکەوە ئەو شخصەیە ئاگدار بکاتەوە یاخود پاسپۆرتەکەی لێ بستینەوە دیپۆرتی بکات هیوادارم بیری لێ غیری ئەوانەیە کە لاجئن طبعاەوەی لاجئە هیچ ناتوانێت ئیتر مەبەستمەوانەیە کە بە ڤیزە و بە ئیزن داخلی کوردستان دەبێت دەستەکان خۆش بێ ئێستا بەداخەوە دەچینە کەسێکی تر کە دوو ئافرەتن ئەوانیش خەڵکی ئێرە نین بە شێوەیەکی زۆر ناشرین خەڵکیان هەڵخەڵەتانەوە خاوەن دوکان و شتیان خەڵە بە سەیری ئەو ڤیدیۆ بکەین جا گفتووە لەسەر دەکەن فەرموو والله اسبوع جارێکی چمە گەرم بەس ئەس ناشم پڕ دەرناکەوە المالێمە زڵامێ من دەردکەوە چ ئیشتکە ئیشەکە لە بابەت چم دروزیت بەرجامعە كان مال من شذا ما بكم الحال خدنا من ضاري بيجي قبرين هذا أمشي الحال دروزي كالحال خوي بس كيس بو مدروزين ذكرت حياتي خذا دروزين هيك والجم ظلامي خوجي أزهاتم خدي ظلامي من إيش تكر وقتي خورت بوجي بالي بزوجة أزهاتم قالوا يجي إيش تكر وحطانها يعني بشتي أو من ضالي كم 11 صال الشهيد بالسوري 11 صال عمري شهيد بشتي بيه من جانا جي دروزيت كل من أو خيري بيد ده جبو خيري بيد أتكلم بس أنا جرزاخة بلد نامن تمشي وكي تشتكينا صمون ذكرهم خيري بي بلد لما شنو تجي بس أبجي أبجانا زي يعني أسبوع جارك يوم شنو أب منطقة من دقاريان أم ندر كتم تم منطقي أبدا دروزي روجي دچن درستی روز ناچم يعني نه دايما دچمجي والله هو جاري ناف قلعي دا دچن جاري بازار قلعي شارع عبدالبا دچن اي خير اخو بكي بدا اي خير اخو نكنال ام دچن بو خودي وسع معنا ايقو مساعدة بكيش بو خودي بدا ندايجي شك زوريتنا بين صدى ربعك هزارة وصل اي مدزي نقريه تجارك ما نقريه بەڵێ ئەزان لێ کۆلەرێ و کەیسەمان لەگەڵە نەقیب هادی فەیسەڵ بەخێر بیت ئەمانە چۆن دەژیرکەن دوای ئەوەی هاوڵاتیەک هاتە نووسنگەمان سگالای تۆمار کرد لەسەر دوو ئافرەت گوایە چوونەتە ناو مارکێتەکەی و 23 وەرەقە دۆلاریان لە بەرچی دەرێناوە لە گیرفانی دەرێناوە ئێمە هەستاین تیمێک تۆکمە بەسەر پەرشتی ئەفسەری بنکە تشکیلمان کرد لەگەڵ تیمی کامێراکان چوین کامێرەکانی ئەو شوێنەوە ئەو دەوروبەری ئەو شوێنەمان کردەوە خۆشبەختانە کامێرەکە چی دەرچوو بوو ئەگەر تۆزێک باسی بکەیت دوو ئافرەتن دوو ئافرەتی دێنە دەرێت لەو مارکێتەکە خۆشبەختانە توانیمان ناسنامەی ئەو دوو ئافرەتە دەستنیشان بکەین ئەو دوو ئافرەتانە خەڵکی سووریا بوون جنسی سووریان هەبوو پێشترش 6 مانگ 7 مانگ پێش ئێستا کەیسیان لەکنەمە هەبوو لەسەر هەمان تایپ هەمان زۆرە هەمان تاوانیان ئەنجامدا ئەو ئافرەتانە دەچونە ناو مارکێتەکان ئەو کەسانەی بە عمرێنیان کەمێکەوە ئێستیغلالیانەکان هەندێک حرکاتی نەشیان لەگەڵیان بەس چۆن ئێستیغلال بە خەڵک بزانێتن دەستە ناو مارکێتەکان هەندێک حرکاتی نەشیاو وەکو ئغرا و شتانە لەگە دەکەن یەکێک حرکاتەکان دەکە ئەوەی دەکە پارەکەی دەردێنەکە ئەی لە کاتی گرتنیان تووشی مشکلە نەبوو چکە خەڵکی زۆر هەیە دیفاعیانە دەکات لەسەر زیادەکان کە دەیانگرن دەڵێن کاکە لیان گەڕن گوناحێنەوەنە فەقیرن مایانگرن ئەو شتانەتان توش نابێت
ئەمە کەلیکردنەوەی دەکەین زۆر زە تووشی و حاڵەتان دەبێت بەڵام ئیتریەکردنەوەی ئەمە دەبێت بۆ هەموو خۆشەکان حەزم کرد خەڵک گوێ لێکە بەڵام کاک بشە ئەوەی جێگای داخە ئەو دوو ئافرەتانە پێشتر کەیسیان لەک نەمە هەبوو پەراوەکەمان ئیحالەی دادگای کردبوو دادگای جونە لەوێ بە کەفالەی ئازاد کراینە کەفالەکە چون کەفالەی مێردەکەی مێردی بوویتە کەفیلی ئەنی دەکرێت مێرد ببیتە کەفیلی خێزانی و جنسی عێراقیشی نەوی دەستەکان خۆش بێن هەر بژین زۆر سپاس هەر بژین جەنابی دادوەر هەموو جارێک ئێمە تووشی ئەو پرسیارە دەبین دکتۆر ببوورە کە چۆن ئەمانە بە کەفالەت بەردەبن بە فیلمەوە جیراوان کە دزی دەکەن و بەڵام بەریش دەبن بە کەفالەت طبعا جیران یاخود بەربوون بە کەفالەت ئازادکردن بە کەفالەت مانای ئەوە نییە کە ئەو کەسەیە تۆمەتبار نییە مانای ئەوە نییە کەەوە حکم نادرێ تەنیا بۆ کاتێکی وەقتیە تاوەکو پەراوەکان ئامادە دەبێت و تاوەکو هەموو بەڵگەکان ئامادە دەبێت بۆ ئەوەی لە کاتی دادگای کاتی ئیزداری حکم ئەو شخصە دەبێت ئامادە بێت جافرەت بەیان پیاو بێت سەبارەت بۆی مێردەکەی بووتە کەفیلی لەناو قانون هیچ مانع ئایک نییە مێردی بیت خاڵی بیت مامی ئەسڵەن دەبێت کەسێک بێت ئەسڵەن دەبی کەسێک بێت ناسراو بێت قانون باسی لەوە نەکردووەکە جنسی ئێرە نییە چۆن ناسراوە محلی ئقامەی دیارە شوێنی دیارە ئەوانەیە کە هەتا سووریشن طبعا لێرانە کارتیان دەکرێت بە پێی معلوماتم باشەکە لەو ماوەی ڕایان کرد شوێنەکەن کەواتە ئەگەر ڕایان کرد بەو ماوەیە مەسەرەن با بڵێن بۆ نمونەوە ئەگەر ڕایان کرد جەریمەیەکی ترە ئیتر ئیزافە دەبێت بۆ وەکەوەی ئێستا طبعا تاوانێکی تری کردووە ئەوە نابێتە عود لە بەرەوەی جاری یەکەم حکم نەدراوە دەبێتە حالەتێکی تعدد واتە دوو تاوان کە نەما دوو تاوانی بکردێ پێشی حکم ئیتر هەردوو تاوان کۆ دەکرێتەوە هەردوو تاوان حکمی دەخوات و سزای هەردوو تاوان وەردەگرێت هەردوو تاوان وەردەگرێت سەبارەت بەو حالەتە طبعا لێرە قەزیەکە بە تەواتی وازح نییە تاوانەکەی کە کردویان بە جەبر بووە تهدیدی شخصەکەیان ئەگەر تەنیا ئاوا بێ و بە دزی پارەکەیان لێ دەرهێنا بێت ئەوە دەبێتە سەریقە بطرق احتیالیە سەریقە بە طریقەیەکی احتیالی بەڵام ئەگەر بێت و بە ناچاری خۆی پێنیشاندا دواتر گوتی مەسەلەن فیلم بڵاو دەکەمەوە یان شتیوا دەکەم ئەگەر بێت و ئەو دەچێتە قالبی اقتصابی ئەموان یعنی تاوانێکی ترە جیاوازە لە تاوانی سەریقە بەڵام بەپێی ئەو حالەتە طبعا ئێستاوە سەریقەیە بطرق احتیالیە یەکێکە لە تاوانەکانی جینایات بۆی ئەوەش عقوبەکەی لە سەروی 5 ساڵە لە سەروی 5 هەر تاوانێک لە هەر تاوانە دەستەکان خۆش بێ زۆر سپاس جەنابی عەمید زۆر خەڵک گلەی دەکات دەڵێ ئەوانە دەگیرن و بەردەبن و دەیان بینینەوە لە دەستنەوەژن هەمان شوێن هەمان تاوان دەکەنەوە ئەو بۆ ئێوەش مشکلە دروست نابێ طبعا گرتنی تاوانبار جهدێکی دەوێت ژمارەیەک ئامراز بەکارێنی بۆ ئەوەی تاوانبارێک بگری جهدی جەسەدی جهدی نەفسی جهدی ئالیات جهدی هێزەکانمان لە حاڵەتێکی مەژبوریەت و مشاوەشی دەبن ئەو منطقەی متابعە دەکەین هەتاکو تاوانبارێک دەگرین ئێمە طبیعی دەستگای پۆلیس دەستگایەکی جێبەجیکارە ئێمە تەنها کە ئەوانە دەکەین عەرزیەکەنە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بە دادگا بەڕێزەکانی شار بەربوون وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد کۆتایی هێنانی تاوانەکە نییە بە پێی ئوسولی محاکەماتی جەزایی و قانونی عقوبات کەفالەت مەرحەلەیەکە لە مەرحەلەیەکە سەلاحیاتی بەڕێز دادوەر هەیە کە بە کەفالەت بەریدا ئەمە پاساوێک نییە من بیهێنمەوە بەڵام مەجای تێدایە ئەگەر هەموو کەسێک کە تاوانی کرد و بەر نەبێ و هەتا حکوم دەبێ ئەوانە گرتن و گواستنەوەکانی ئێمە جێ نابێتەوە گردوخانەکانمان جێ نابێتەوە ینی ژمارەیەکی زۆری تێدا دەپەستی ئەوانە بەڕێزان دادۆرانی لێکۆڵینەوە زۆر هاوکارن لەگەڵ ئێمە زۆر تەنسیقێکی باشمان هەیە بەڵام لەو حاڵەتانە دەبێت زیاتر تۆزێک دەستیان تونکەن لەو بابەتانە ئەی تیمەکانتان ڕۆژانە لەناو بازار ئەو سوڵکەر و شتانە بەڵێمچکە زۆرن بەڕاستی بە هەمان شێوە ئەوە پۆلیسی شارەوانی پۆلیسی ڕێککاری مەفرەزەی تایبەتی پۆلیس بە سەرپەرشتی
بەڕێوەبەرایەتی و بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر کە ڕاستەوخۆ سەرپەرشتی هەموو ئەو ڕێکارانەوە ئیش ئەو مەفرەزانە دەکات و دەرۆزەکردن و سوالکردن لە هەموو عالەمە هەیە لە ڕاقیترین گەڕەکەەکانی ئۆروپا و ئەمریکا ئەوانە هەیە من پاسایان بۆ ناهێنمەوە بەڵام هەوڵێکی زۆرمان داوە باوەڕتان هەبێت بە هەموو شێوازێک بە شەو سبەینان نیوەڕوانان یعنی بە ڕۆژەکانی جمعە کە خەڵک شراحەت دەکات مەفرزەی پۆلیسەوە بەڵام لێرە دەیگری لێ دانیشتوتەوە ئەوڕۆ حوت ڕۆژ تەوقیفی دەکا بە ڕێزادۆ لێن کۆڵنە بۆ ئەوەی ئەوانیش مناڵەکانیان بەکاردێنن تۆ بە بکات تەدیب بێتن بەڵام سەردەمێک دایانوت ئەو فلکانە هەموو دەفرۆشێتەوە مەسەڵەن بە دەفاتە دەفرۆشێتەوە حالەتێکی ئەوم فرۆشتنەوە نەبوو بەڵام چەند حالەتەکە بوو کە ئستقلالی ئەو خەڵکاریان کرد بوو کەسێک ئەوە دەستگیر کرا لایەن ئێمەوە بڕیار درا و درا دادگا و دەستەکانتان خۆش هەر بژین خات و فاتمە حەزم دەکە بزانم ئەوانەی سوال دەکەن چ جۆرە مرۆڤێکنەوەە شخصێتی ئەو جۆرە مرۆڤانە چۆنە؟ بەڵێ بە تایبەتی لەو کەیسەدا ئەوەی دیارە لە هەموو کەیسێکی تاواندا چەند ئامێر و ئامرازێک بەکاردەهێنرێتەوەی تاوانەکەی پێ ئەنجام بدرێ لێرەداوە ئافرەتەکە جستەی خۆی وەکو کەرستەیەک بەکارهێنالەوەی تاوانەکەی پێ ئەنجام بداتن بەڵام لێرە بێگومان ئەوانەی کە سوال دەکەن ئەمە ناتوانین بە هەر هەمیان برین کەسانی خراپن لەوانەیە هەندێک هەبی زۆر لە ناچاری توش بووبی ئیتر هۆکاری زۆری لە پشتا بەڵام لەو کەیسەدا من یعنی دوو کارکتەری سەرەکی دەبینم نەک تەنها هەر ئافرەتەکە کە دزیەکەی کردیا بەڵکو ئەوەی کە دزیەکەشی لێکراوە کارکتەرە چی سەرەکیە لە ئەنجامدانی تاوانەکە خۆش باوەڕ بوو بەڵێ کەسێکی بێهێز و کەسێکی لاواز بووە کەسێک بووە زۆر کەسێکی یعنی کارتێکراوە لەبەر ئەو زۆر بە ئاسانی ئەو ئافرەتەتانیتی ئیستیغلالی بکاتن بە تایبەتی ڕەگەزی نێر لەگەڵ ڕێزم زۆر بەیان نارێم زۆر بەشیان هەندێکیان لە ڕەگەزی نێر لە بابەت لە ئاست مەسەلە سێکسیەکاندا زۆر زوو چۆکدا دەدەن و زۆر بێهێزن بەڵێ ئەویش ئیستیغلالی ئەو بارودۆخەی کردی لێتانیتی ئەو تاوانە ئەنجام بداتن من پێم وایە ئەویش تاوانبارە بەڵێ ئەو کەسێک کە دەزیەکەی لێشکراوە مناڵ بەکاردێنن بەڵێ بە هەمان مناڵ بەکاردێنێ بۆ سوالکردن و شتوە تیزارەتی پێ دەکات بەڵێ بێگومان ئەوە زۆر یعنی کاریگەریەکەی شەش هێندەیە ئەگەرە تو مناڵ بەکاربینی لەبەر ئەوەی منداڵ دەبی لە دنیای منداڵی خۆیدا بژیتن کە ئەو لە دنیای منداڵی خۆی ژیا دوور دەبێت لەو دنیای تاوان و ئەو کاتە کە لە گەورەیشدا کەسێکی تەندروست و سەلامەتی لێ دەردەچێنەوە کەسێکی تاوانبار زۆر بێ ئەو تاوانبارانە لەوانەیە باگراوندی منداڵیان هەبێتن زۆر سپاسان دەکەم دەستەکانتان خۆش بێ سپاسی میوانەکان دەکەم سپاسی برایانی پۆلیس دەکەم لە کۆتاییدا زۆر سپاس شەوێکی شاد.